باپرسیارە لە کاک زرنگ کەم لێرەوە مامۆستا زرنگ پەڵپینە چۆن خواردنێکە تۆزە لەسەرم کەرەوە بەسەر چاک کاک دیێرە پشگیری دەکەم بە حکمی دراوسێکی طبعا ناپرسێت برنجەکەشی باشترینشت کە پەڵپینەکەی ئەوە کامەشی بنەوە کاک پەیوەندی بەڕێز جیابەهاریەکانە پەڵپینە زۆر دەوڵەمەنە بەچی بە ڤایتامین سی بە ڕیشاڵ باشە بە ڤیتامین کەی هەروەها تێکەڵەیەکی زۆر باش لە خوێکان جایەکانی لەگەڵایە بە تایبەتی پۆتاسیۆم بۆچی پۆتاسیۆم ئاو خوێ لە بینی پێست و ماسوولکە دەرەکە یارمەتی تەنزیمی زەختەیە وەختی خۆی کە خەڵک نەخۆش بچوون پەڵپینیان ناوەتێ وازەحە تای هەبوو بەعزی حاڵەتی هەبووی پەڵپینیان ناوەتێ طبعاً پەڵپینە کاک دیار دەستی خۆش بێ بە شێوەی سووب کردوێتی هەتا ئەشکرێ کاک دیاری جەنابی شارەزاترە لە ئێمە چۆن ئەو کەلەرم و قەرنابی توشتەی بڕیوە بە شۆراوی ئەجندرێکرێتە ناو زەڵاتەوە بۆ زەڵاتەش کاتامێکی ترش و خۆشی هەیە هەنی هەر بەهینی بەکاڵی بە فرێشی بیشۆرەوە و ور دەکرێ و ئەکرێتە ناو زەڵاتەوە حەزەکەم باسێکی ماسیش بکەیت بزانانی ماسی چۆن خواردنێکە کاک پەیوەندێ طبیعی هەر سێ جۆر گۆشتەکە ماسی مریشک گۆشتی سوور با خەڵک واتێ نەگا کە ماسی پڕۆتینەکەی لەوانیکە باشترە نە یەک ڕێژە پڕۆتینیان تایە بەڵام حکمەتی ماسی لەوەیە بۆ هەرسکردن ئاسانترە و دەوڵەمەنە بە ئۆمیگا سێ دەوڵەمەنە بە ڤایتامین ئەی و دی وازەحە تیارە ئەمە وای لێ کات کە لە گۆشتی سوور مەرغوبتر بێ و هەروەها ڕەنگیشی سپیە نابێتە هۆی خەزبوونەوەی خوێن نابێتە هۆی بەرزبوونەوەی زەخت هەموو دراساتەکانیش ئەڵێن هەموو کەسێکی ئاسایی ئیجباری هەفتەی 2 تا 3 جار لە ژەمی خۆراکەکانیا ماسی تیاابێ و هێچێک لە باشترین ئیشەکانی ماسیش ئەوەیە کاک پەیوەند ئێمە دایمەن تەوسەی یاریزانەکەین کە لە ئێواران و شەوابی خۆن بۆ چونکە ڕێژەی شەکر لە خوێنە بەرز ناکاتەوە نەیاڵێ ئەنسۆلین ئیفراز بکرێ و لە هەمان کاتیشا ڕێژێکی باش پڕۆتینە دەیاتێ خانی ماسوولکانی پێ دروست دەکەیتەوە و هیچ کێشەشی نییە زۆر باشە خۆ بەدڵ بوو زۆر دەخڕای دراسی هەمان نییە دەست خۆش